دوای ئەوەی شەوی ڕابردوو پێیجی فەرمی پرۆژێ ڕووناکی بڵاوی کردەوە کە قەزای چەمچەماڵ چوەتە نێو پرۆژێ ڕووناکی و کارەبای 24 کاتژمێری هەیە. ئەمانە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەی خەڵکی قەزاکەی بەدووادا هات و نیگەرانی لای هاوڵاتیان دروست کرد. چین و توێژە جیاوازەکان پێیان وایە کارەبای 24 کاتژمێری پرۆژێ ڕووناکی لەبری ئەوەی لەسەر حسابی دەوڵەت بێت لەسەر گیرفانی هاوڵاتیان و فرۆشتنی کارەبای دەوڵەتە بە نرخی بازرگانی. پرۆژەی ڕووناشی من بەیەکێ لەو پرۆژانەیدا ئەنێم کە سەقەترین پرۆژەیەکە بۆ کوردستانیان هێناوە لەبەر ئەوەی ئێمە بەم شێوەی تر کۆمەڵی پارەمان بۆ هاتوێتەوە. من خۆم بە تایبەتی ئەم مانگە 137,750 بۆ هاتوێتەوە لە کاتێکا حکوومەت داوای پارە لە منەکا و هەڕەشەی بڵین کارەبا بڕینمان لێەکا لەسەر ئەوەی کە ئێمە پاری کارەبا نادەین لە خۆشیەوە بەلای من وەک مامۆستایەک ڕەنگە زیاتر لە 6 میلیۆنم لای حکوومەت و خوراوە. ئەو داوای ئەوە لە منەکە ئەی من داوا لە شێکە و من کارەباشێ بکوژێنمەوە. بارگرانێکی ترێنێ بەڕاستی بۆ سەر میلەتی کوردی فەقیر بە تایبەتیم ئۆردوگانی خۆمان بە تایبەتی سەمچەماڵ و مەنتیقەی تەشێ و ئەمانە هەموو خەڵکێکی ئەنفالکرا و خەڵکێکی داما و خەڵکێکی بێپارە خەڵکێکی بێئیش بێکاسبی تەنانەت هیچ کاسبیەک نە لەسەر ئەو جادەیە کە خەڵکێکی هەژار بیکە. وڵای من پرۆژەی ڕووناکی ینی پرۆژی 24 ساعتی کارەبا حەقێکی خەڵکە ینی کارەبای 24 ساعتی هەبێ. بەڵام من قەنەعەتم وایە حکوومەتی سەنگاوێ نانێ بەبێ فێڵ و بەبێ قۆڵبڕینی خەڵک. چونکە من بیرم دێ کاتی خۆی ئەم ناحەیتەکەیە کارەبایەکمان هەبوو لە معمەلگەچەکەەوە ئاهاو کۆمەڵی خەڵکیان کۆ کردەوە لەسەر جادە مزاهرەیەکمان کرد. ئەو کاتە من خۆم لە مزاهرەکەی بووم داوا کرا بۆی کەوا مۆلیدەکان هەڵگیرێ و مۆلیدە سەوت دروستەکا و سەوتی گەورەیە مۆلیدەکانیان پێمان لادا دوایی مۆلیدەی ئەهلیان هێنا بۆیە مۆلیدەکانە برد فرۆشتیان لە ئێران. ینی ئەمە بەڕاستی حکومەت هەر هەنگاوێک دەنێ ئامانجی ئەوەیە چۆن پارە لە خەڵک وەرگێت چۆن پارە لە خەڵک بپسڕێتەوە. ئەمە ئامانجی حکومەتە بۆی کەوا بتوانێ ئەو خەڵکە ئەو کەمە پارێشی هەیە ئەو کەمە داهاتەشی هەیە بەڕاستی لێ وەرگێ. خەڵکی چەمچەماڵ شەقی خۆیتی خەڵکیی مەدەنیە خەڵکیی فەقیرە هەژارە حەقی خۆیەتی و سعری بۆ دابەزێنن. يعني سعرەکە گەلێ زۆرە خەڵکی فەقیرە بۆی نادرێ بەڕاستیەکەی. ئێستا پرۆژێ حالێن لە خزمەتی حکومەتایە بۆ لەبەرەوەی سعرەکە زۆرە. یعنی قانجازە بۆ حکومەت زەرەرە بۆ هاوڵاتی. سەبارەت بۆ پۆستەی پێیجی فەرمی پرۆژێ ڕووناکی هەرچەندە دوای چەند کاتژمێرێک سردرایەوە بەڕێوەری کارەبای چەمچەماڵ دەڵێت بەم زوانە پرۆژەکە ناگاتە چەمچەماڵ و دوو قۆناغی کارکردنی ماوە. لە ئیستادا تا ئەم ساتە وەختە لە سنووری قەزای چەمچەماڵە پرۆژەکە دەست بەکار نەبووە. ئەوەی کە گوێبیست تێبین لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە گلەی هاوڵاتیان تەنها قۆناغی یەکەمە قۆناغی ناساندنی پرۆژەکەی بە هاوڵاتیان کە چەند لیژنەیەک بەناو گەڕەکانە گەڵێن ماڵەکان تۆمارەکەن لە سیستەمەکەیە بۆ ئەوەی ئەو کاتی کە چەمچەماڵ داخلی پرۆژێ ڕووناکی بوو زانیاری دروست بگا بە هاوڵاتیان لە بڕی کارەبای بەکارهێنرا و ئەو بڕەپارە کارەبای کاتۆتە سەریان. بەمەسی جێبەجێکردنی پرۆژەی ڕووناکی لە سنووری قەزای چەمچەماڵ ئێمە دوو قۆناغی گرنگمان ماوە. قۆناغێکیان نۆژەنکردنەوەی محەویلەکانی کارەبایە دوای ئەوەیش دانانی پێوەەر بۆ ئەو هاوبەشانی کە پێوەریان نییە یان کە پێوەری زیرەکیان نییە. قەزای چەمچەماڵ سەرچاوی سەرەکی بەرهێمێنانی غازە کە هەر بۆ غازەش پرۆژەی کارەبای 24 کاتژمێری بەگەڕ خراوە. بەڵام حکوومەتی هەرێم بە نرخی بازرگانی کارەباکە بە خەڵکی ئەو قەزایە و هەموو کوردستان دەفرۆشێتەوە. سەرباری ئەوەش لە هەر ڕووداوێکدا کە کارەبای بەناو 24 کاتژمێری دەپسڕێت هیچ جێگرەوەیەکی نییە و دەبێت هاوڵاتیان پەنا بۆ مۆلیدە ئەهلەکان ببەنەوە لە سەرگیرفانی خۆیان. ڕەبین محەممەد کەناڵی پەیام قەزای چەمچەماڵ.